لاپەڕەکانی مێژوو زۆر جار شایەدی ئەوە دەدەن کە خەبات و تێکۆشانی سەرکردەیەک بۆتە ناونیشان و هەوێنی بەردەوامی بەرەنگاری و نەتەوەیەک لە پێناو بەدیهێنانی ماف و چارەنووسێکی باشتر کە زۆر زەحمەت دەتواندرێ مێژووی ئەو سەرکردەیە لەگەڵ سەرجەم تێکۆشان و قوربانی ئەم نەتەوەیە لێک جیا بکرێتەوە. چونکە لە بنەڕەتدا لێهاتووی و جیانفیداکاری و ئیستیقامەتی ئەو جۆرە سەرکردانە بۆتە سنبولی پیرۆزی تێکۆشان. پیرۆزی تێکۆشان و بەرخودان کە بارزانی نەمەر یەکێکە لەو جۆرە سەرکردە نەمرانە کە بە درێژایی تەمەنی پڕ لە سەروەری و زیاتر لە نێو سەدە پێشمەرگە و پێشەوەی گۆڕەپانی کوردایەتی بووە بۆ تاکە ساتێکیش لەو ئەرکە شەرەفمەندە کەم تەرخەم نەبووە. دەکرێت بپرسین بۆچی لیژنەی ناوچەی پارتی دیموکراتی کوردستانی هۆڵەندا هەموو ساڵێک بیرەوەری بارزانی نەمر بە بیری نەوەکانمان لە تاراوگە دەهێنێتن کە هاوکات هەموو ساڵێک گەڵی کورد بەگشتی لەم ڕۆژەدا کۆڕ و کۆبوونەوەی دەبەستنەوە یادی ئەم گەورە پیاوەی کورد دەکەنەوە. لەم دوایانشدا لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کورد بەڕێپێوانی جەماوەری دەچنە مەزارگەی نەمران و لە بەردەمیان دەچێت تازە گوڵینەی ڕێزدادنێنەوە بەڵێنی خۆیان دووپاتەکەنەوە. قەدەری کورد وا بووە مانجی ئادار کۆکەرەوەی ڕاپەڕین و سەرکەوتن و پڕ لە ئازار و ئازارەکانی گەلی کوردستان. ئەگەر ئاورێک لە ڕابردویان بدەینەوە خاڵ بە خاڵ باس لەو پەراوانەی مێژوەکەی بکەین یادی بیلەمەتێکی مێژووی وەکو بارزانی نەمر نیشانەی ڕێزلانێنی گەلی کووردە بۆ مێژوو. بۆیە ئێمەی کوردیش دەبێت ئەم جۆرە یادانەکە بەشێکی گرنگی مێژوومان پێک دەهێنێت و بە هەمیشەی بە زیندوی بیهێڵینەوە. بارزانی نەمر خزمەتێکی ئێجگار گەورەی بەگەڵ و نیشتمانەکەی بەخشیوە، بەڵکو لە پێناودا ژیا و لە پێناوشدا سەری نایەوە. گرنگترین خزمەتی ناساندنی کورد و کێشەی کورد بوو بە جیهان. هەر لەوەیە کە ساڵە ناوی بارزانی بۆتە ناونیشانی کورد و بزوتنەوەی ئازادی خوازی کورد. بارزانی نەمر هەرچەندە دامێزرێنەری پارتی دیموکراتی کوردستانی عێراق بووە، بەڵام هیچ وەختێکی تەنها مڵکی پارتی یان بزوتنەوەی ئازادی خوازی کورد لە کوردستانی عێراق نەبووە، بەڵکو مڵکی بزوتنەوەی سەرانسەری کوردستانە هەموو پارچەکانی کوردستان بەرابەری کورد ناوی دەهێنن. ئەمەش لە خۆیەوە نەهاتووە، بەڵکو خەبات و تێکۆشانی بارزانی نەمر وەڕەنگدانەوەی شۆڕشەکەی لە پارچەکانی کوردستان وەڕەشماڵی شۆڕشەکەی بۆ کۆکردینەوە. هەموو چین و توێژەکانی کورد لە ژێر یەک چەتردا لە ژێر دروشمی یان کوردستان یان نەمان برەوی بە شۆڕشدا. بارزانی نەمر لایەن گروپ پشتیوانی گەورەی کەمەنەتەوەیەکان بووە لە کوردستان، وەک لانکەی پێکەوە ژیان بە تایبەتی ڕێژێکی زۆری لە ئاینەکانی ئەگرت، وەک برا ئاشووریەکان، کلدانیەکان، ئاسووریەکان و برا تورکمانەکان و گشت گەلی عێراق تا بگرن لە برا ئێزیدەکان و کاکەیەکان و ئازادی خوازانە لەگەڵیان هەڵس و کەوتی کردەوە. شۆڕشەکەی بە دوور گرتووە لە تیرۆر و ناوڕزاندنی کە لە خواروی عێراق کارە تێکدەرانە ئەنجامدا دژی خەڵکی عێراق، بەڵکو هەمیشە جەختی لە بەرایەتی کورد و عەرەب کردووە و داوای دیموکراسی بۆ عێراق کردووە لە دروشمی شۆڕشەکەی. بەدامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان قۆناغێکی نوێی جوڵانەوەی ڕزگاری خوازی بۆ کوردستان دەستی پێکرد، بەڵام تا کۆتایی بە ڕژێمی پاشایەتی لە عێراق نەهێنرا زەمینەی کاری سیاسی بە شێوەیەکی ئاشکرا نەڕەخسا. بۆیە دوای نەمانی ئەو ڕژێمە لە ساڵی 1958 دامەزراندنی یەکەم کۆمار لە عێراقدا دەرگایەک بۆ کردکرایەوە لە یەکەم دەستوری قۆناغی کۆماریدا. ئاماژە بەوە کرا کورد و عەرەب لەم نیشتمانەدا هاوبەشن. سەرەتا مستەفا بارزانی دواتریش هەواڵەکانی لە یەکێتی سۆڤیەتی جاران گەڕانەوە. لە ئێستاشدا کە ساڵی 2023 بە دووبارە هاوپەیمانیەکەمان لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی برایەنیشی ئەو سنە هەیە. ئەو کات جەنابی مستەفا بارزانی نەمر پابند بوو حکوومەتەکەی عەبدولکەریم قاسمی بە دەستور گرێدا بووە بە پشتگیریکردنی کوردستان لە حکوومەتەکەی. ئێستاش سەرۆک مەسعود بارزانی کوڕ هەمان داواکاری لە حکوومەتەکەی
جەنابی بەڕێز سوودانی دووبارە دەکاتەوە. لە ساڵی 1959 گەڕانەوەی بارزانی نەمەر بۆ عێراق و کوردستان ڕووداوێکی گرنگ و مێژوویی بوو بە کورد و عەرەبەوە لە پێشوازی بارزانی نەمردا بوون بۆ هاتنەوەی کوردستان بە سەرکردایەتی کردنی کورد. مەخابن 44 ساڵ لەمەوبەر ڕۆژی پێنجشەمە 1 ڕابەری 1970 ڕابەری کورد مستەفا بارزانی بەهۆی نەخۆشی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە واشنگتۆن کۆچی دوایی کرد. تەرمی بارزانی برایەوە بۆ ئێران و ڕۆژی 5/1970 لەناو ئاپۆرەکەی ماتەمینی ئێران هەر چوار پارچەی کوردستان لە شاری شنۆ لە سێ سوچی سنووری ڕۆژهەڵات و باکوور و باشووری کوردستان بە خاچی پیرۆز سپێردرا. لە دوای ڕاپەڕین بریاردرا لە کۆنگرەی 11 پارتی دموکراتی کوردستان تەرمی نەمران هێنرانەوە بۆ خاچی کوردستانی عێراق لە بارزان لەوێ بە خاک سپێردران. درود بۆ گیانی پاچی هەموو شەهیدانی کورد و کوردستان سەروەریان بارزانی نەمر و کاکە ئیدریسی هەمیشە زیندوو.